کو جوینا هر پنج آلیانه بله همین افدامت باش همین توایی اندامن شاندن دانستانکارین هر پنج آلیان دنهادا گشتنه جوینا یا خود هجمانه بەڵێ شوان تا ئێستا ئەندامانی وەفدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دوو ئەندامیان گەشتووە فەرید ئێستا سەر ئەندامی سەکردایەتی و چێنە عەلی جۆڵا کە وەکو یاساناس هاتووە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەرسێ ئەندامەکە هاتووە محەممەد ئەحمەد سەرۆکی وەفدا خەلیل ئیبراهیم هەروەها ئەبوبەکر هەڵەدنی و لە بزوتنەوەی گۆڕانی ڕاون معروف و جەلال جەوهەر هاتوون کەواتە سێ لایەنی سیاسی زۆربەی ئەندامەکانیان هاتوون تەنها کۆمەڵی ئیسلامی پارتی دیموکراتی کوردستان ماوە وەک لە هەواڵەکانی پێشتر کاژمێردای باسم کرد ئەم شوێنەی ئێمە لێن دوو دەرگای سەرەکی هەیە ئەتوانێت دەرگاکەی تری شەوە بڕۆن ئەگەر لێرە لەبەر ئەو هاوڵاتیانی کە لێرە گرتبوونیان ئەنجام داوە نێنە ئێرە ئەتوان لە دەرگاکەی ترەوە بڕۆن بۆی ئەوەی کە لێرە دەڕوا ئێمە سێ لایەنە سیاسی ئەندامەکانە هاتووە کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان قوبات تاالبانی ماوە شوان ئەم جێ زۆر قەرباڵ سەوت زۆرە باش گوێنە پسەکانە گوێم لێ بگرێت باست لەوە کرد کە بەشێک لە ئەندامانی وەفدەکان گەیشتون بەڵام لە وێنەکاندا دیارە کاتێک کە ئەندامی وەفدەکان دەگەێنە ئەوێ هەم هاوڵاتیان هەم ڕۆژنامەنووسان دەچن بۆ لایەن یعنی ئەو هاوڵاتیانەی لەوێن چی بە ئەندامانی وەفدی دانوستانکار باش باشە شوانە ئێستا ئەو وەفدانی کە دێنێرە بکە بەم شوێنە ئەڕۆن ئەو هاوڵاتیانی کە لەوێن ژمارەیەک ڕێکخراون هاوڵاتین و زیندانیانی سیاسین ئەمانە گرتبوونەوەیشیان ئەنجام داوە لە بەردەم ئەم ڕێگا سەرەکیە لێرە هەر وەفدێک کە دێتە ئێرە ڕێگەیان لێگرێن بە پێ جیاوازی چونکە لە گۆڕان دایانکردن دای وەفدەکە لێگرتووە وەڵێکی کە لێرە ڕۆشتون داوایان کرد و ئەندامانی وەفدەکان دابەزن و بەیاننامەیان بنێ و ناڕەزایەتەکەی خۆیان پێ بگەێنن و هەموو لایەنەکانیان داگرتووە لێرە قسەیان لەگەڵ کردوون لەو پەراوێزی ئەو دابەزینی ئەوان ئێمەش قسەمان لەگەڵ کردوون ینی جەلال جەوهەر بەیاناتی ڕاگەیان لە وەڵامی پرسیارەکەی نارتەیە کەوتی لە دوایان کۆبوونەوە ئەمان بەیاننامێک بڵاوکردن بە فەرمی وتی ئێستاش محەممەد ئەحمەد یادیدەر ئێمیداری گشتیە گرت و ئەوی ژووتی ئەگەری زۆرە هەفتەی داهاتوو ئەگەر ڕێنەکەون پرسەکە خەلەو پەرلەمان ئەم وەڵامانە ئەوە گەرانن کە خۆیان دەڵێن کەواتە ئەم چوار لایەنە چاوەڕوانی وەڵامی پارتین وەڵامەکەیان ڕەتکردنەوە بێت خیاری پەرلەمان هەڵەبژێرن و دوای کۆبوونەکە بەیاننامە بڵاو دەکەنەوە ئەمە لێدوانی فەرمی بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کوردستانن کە دوو هێزی سیاسین لە چوار لایەنەکە و کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە دانوستانان شوان کات هەبێ من ئەمەوێت بچمە لە ئەو هاوڵاتیانە کە ئێستا قساکەن پێم وابێ ڕێکخراوێکی ئەنفالن باشە کۆبوونەوەی چەندەمینە شوانە زۆر تێکەڵە ینی بۆ من ئەگەر بتوانی ڕای چەند هاوڵاتیەک وەرگیت لە دەمانەوێت لە زاری خۆیانەوە بزانین چ داخوازیەکیان لە ئەندامانی وەفدەکان هەیە دەمانەوێت چەند هاوڵاتیەک بدوێن باشە ماوەسا ئێوە بۆ لێرە کۆبوونەت وەڵای ئێمە وەکو کەسوکاری ئەنفال وەکو لە چەمچەماڵی پایتەختی ئەنفال و شەهیدان هاتوونە لێرە کۆبینێتەوە لە بەردەم هۆڵی کۆبوونەوەکانە داوا و کاریمان پەیاممان بۆ ئەم پێنجلیان و حیزبە کە ئەم کوردستانیان تێکداوە لە جامی ڕەشی سیارەکانەوە کە ژیانی خەڵکیان ڕەش کردووە گەنجی کوردستان نەما هەمووی سەری خۆی هەڵگرت کوردستانی گوڵستانیان لێ بووە بە جەهەنم و دۆزەخ هەمووی خەتای ئەم دەسەڵاتدارانەیە کە ڕێناکەن و سازان دروست ناکەن کاتەکان ئەکوژن خەڵک کاتی هەیە خەڵک ئیشی هەیە هەرچەنە ئیش و کاتیشان بەدەست خەڵکۆ نەهێشتووە من وەکو مامۆستایەکی ئاینی لە ناو هەموو چون و توێژەکانە هەم لە هەموو تەعزیە و پرسە و جمعە و جەماعەتەکانە وجودم هەیە ئەزانم خەڵک چەند پڕە ئەزانم خەڵک چەند بێزارە لە ئێسە بەداوە ڕێ نەکەون ئێمە لە مال منبەرەکانەوە خەڵکتان لێهان ئەدەین بە زۆر لەسەر کورسەکان ئەتان هێنینە خوارەوە شەرم و حەیای بتانگرێت دەسەڵاتدارەکان شەرم و حەیای ئەو پێشمەرگانەی بە چاوی خۆمان بینیمان دەستی ڕەشی داعش فکری ڕەشی داعش ئاڵای ڕەشی داعش پێشمەرگە قارەمانەکان کە داکۆچی و بەرگیری ئەکەن لە خاچی کوردستان بەسەر بڕاوی ئەیان بینین شەرمی ئەو پێشمەرگە سەر بڕاویانە بتانگرێ شەرمی بنە ماڵە شەهیدەکان شەرمی فرمێسکی هەتیوەکان بتانگرێ هەی حیزبەکانی کوردستان هەی دز و گەندەڵ و پارەخۆرەکان داوای پارەی خۆمان و دیفاع لە پارە و مافی خۆمان نەکەین دیفاع لە داهاتی خۆمان نەکەین لەو هەموو تەنکەرە نەوتەی کەوا بە ڕۆژانە
بە ڕۆژانە بە هەزاران تەنکەرنەوت ئەدزن کەس نازانێ پارەکەیەچێتە کێو گیرفانی چیەوە هەمووی حەقی میلەتە حەقی پێشمەرگەیە حەقی خێزان و خانەوادەی پێشمەرگەیە حەقی فرمێسکی چاوی هەتی پێشمەرگەکانە کەوا بەبێ شێو سەرەنێنەوە ئەو پێشمەرگانەی کە بە غەدر شەهید دەکرێن کە خوێنیانە ڕێژرێ کە فرمێسکی هەتیومان زۆرە کە ڕەشپۆشمان زۆرە بێزاری لێتان ئەگەر لا نەچن لاتان نەبین وەڵڵا لاتان نەبین هەمووی ئەزانن بەڵام بەرژەوەندی بەڵام دزی بەڵام گەندەڵی چاویانی سوور کردووە کوێریانی کردووە هەموو حەقەکە دەزانن هەموو ڕاستیەکان دەزانن ئێستا ئەندامانی ئەم وەفدانەدا بەسن گوێتان لێگرن چیتان پێویستە لە بۆتانە بینە ژوورۆ ئێوە هەر لێرە مێنەوە یان هەر چاوەڕێکەکەن بێنە دەرەوە نەتیجەکەتان ئێمە لێرە چاوەڕێەکەین ئەگەر مەغریبیش بێنە دەرەوە تا ئێمە لێرە ئامادەین تا مەغریبیش لێرە چاوەڕێ بکەین بۆ ئەوەی نەتیجەیەکی ئەو کۆبوونەمان بنێ بۆ ئەوەی چیتر ئیتر ئەم میلەتە بەرەو ئاقەرێکی خراپ نەبن میلەت زۆر هیلاکە زۆر ماندووە بێ موچەیە بێ پارە و بێ مەعاشە بێ خەدەمات و بێ خزمەتە ئێمە لە چەمچەماڵ پایتەختی شەهید و ئەنفالەکانەوە کارەبامان نییە ئەومان نییە خەدەمات نییە موچە نەماوە ئێمە ئەمانەوێ ئەمڕۆ نەتیجەی کۆبوونەوەکە بە ئیجابی بماندنێ ئەگەر ناماندنێت چیتر کۆبنوشانی قبوڵاکەین من وەکو مەلایەک لەسەر میبەرەوە خەڵکیان یاڵەدەم وەڵڵا ئەبێت لەسەر ئەو کورسانە بیانی نەخوارەوە لیان قبول ناکەین تەواو بڕبووینە گەنج ڕۆی وڵاتی بەجێ هێڵاوە ئێمە ماینەتەوە ئێمە ناڕوڵا بەجێ ناڵین ئێمە خوێنی خۆمان وەکو پێشمەرگەکان لە ڕێژین وەکو ئەو پێشمەرگانە ئەمەش خەباتێکی ترە چۆن پێشمەرگەکان خەبات دەکەن بۆ کوردستان ئێمەش خەبات دەکەین بۆ نەهێشتنی گەندەڵی خوێنی خۆمان ڕێژین وەڵڵا خوێنی خۆمان ڕێژین ئەبێ نەتیجەمان بنێ